قەیرانی دارایی بەردەوامە و پێشینەکانی هاوسەرگیری و خانوبەرە هێشتا لە هاوڵاتیان و بەشێک لە موچەخۆران وەردەگیرێتەوە لە کاتێکدا موچەخۆران موچەکانیان پاشەکەوت کراوە و قەیرانی داراییش کاریگەری لەسەر گوزەرانی هاوڵاتیان دروست کردووە. بەڕێوەبەری گەنجینەی ڕاپەڕین دەڵێت ئەگەر گەڕانەوەی پێشینەکان دواش بکەوێت ئەوان هیچ سوودێکی ناخەنە سەر. وەزارەتی دارایی تالیماتیشی دەرکرد دەڵێ لە فەرمانبەران پێشینەکان لێوە ناژیرێتەوە تا ئەو قەیرانە بەردەوامێ، بەڵام بۆ هاوڵاتیان لەبەرەوەی لەسەر موچەوەریان نەگرتووە پێشینەکە بەردەوامە و ئەوە قیستەکانیان لێوەردەژیرێتەوە بە 6 مانگ جارێ. ئێمە تا ئێستا هیچ زیراتێکمان شتێکمان بەرامبەر نەکردوون، ینی بۆی لەبەرەوەی دەزان وەزعەکە چۆنە خەڵک دەیهێنێتەوە هەیە نەیەش نەشیێناتەوە، بەڵام هیچ سوودێک و یان هیچ شتێکی غەرامەیەکی ناسیتە سەر. پەخخستنی پەرلەمان کاریگەری نەک هەر لەسەر دۆخی سیاسی هەرێم دروست کردووە، بەڵکو وەک پەرلەمانتارێک دەڵێت پەخخستنی پەرلەمان کاریگەری لەسەر گوزەرانی هاوڵاتیانیش دروست کردووە و لە ئێستادا پەرلەمانتاران ناتوانن چاودێر بن بەسەر حکوومەتەوە. ئەو پەرلەمانتارە دەڵێت پێویستە تا قەیرانی دارایی کۆتایی دێت، پێشینەکانی هاوسەرگیری و خانوبەرە لە هیچ هاوڵاتێک و موچەخۆرێک وەرنەگیرێتەوە. ئەگەر پەرلەمانی کوردستان لە کاردابایە بێگومان ئێمە بە پێی ڕێکارە یاساییەکان داوامان دەکرد مادام بارودۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بەو شێوەیە و بارودۆخی بژێوی هاوڵاتیانی کوردستان لە بارودۆخێکی لە ئاستێکی خراپدایە، بۆیە بە پێی ڕێکارە یاساییەکان داوامان دەکرد کە وەرگرتنەوەی پێشینەکان هەوڵمەندەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێک دەرکاوە پابند بێ بەوەی کا وەرگرتنەوەی پێشینەکان دوابخە. دوای سەرهەڵدانی قەیرانی دارایی پێشینەکانی هاوسەرگیری و خانوبەرە بە بڕیاری حکوومەتی هەرێم ڕاگیرا و نەدرا بە هیچ هاوڵاتێکی هەرێم و ئەو هاوڵاتیانەشی کە پێش قەیرانی دارایی پێشینەیان وەرگرتووە تاکو ئێستا بە شێوەی قیست پێشینەکانیان لێوەردەگیرێتەوە، کامەش تەنها ئەوانە دەگرێتەوە کە موچەخۆر نین یاخود ئەو وەزارەتانەی پاشەکەوت نەیگرتوونەتەوە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.